ئێمە بەم هەموو ئینتیمایانەمەوەنەوە لەسەر ئەوە متتەفقین کە ئێمە پێویستە ئاڕاستەی ئەهلی سونەت و جەماعەتمان بەسەرەوە بێن، نەک ئاڕاستەی ڕافیزە و شیعەگەرێتیەکی ڕقن. ئێمە کە ڕازی بوون بەم کوردایەتیەوانانە بە تاغوتانی پارتی وێچێتی لەبەرەوە بوو کە کیانی کوردیەکە بپارێزرێ. بۆیە ئێستاژە بێ بە ناچاریش بێ لەگەڵیان نابین بۆی کیانی کوردایەتیەکە بپارێزرێ. مەبەستم هەرێمە پێویستە بەو ئیستیقلالیەتی خۆی و بمێنێ، نەک عەبادی بێ بە ناوی محافەزەکان و قسە بکە و موچە تەوزیعکە ڕاستە و خۆ بۆ ئەوان و ئێحتیمام بە حکومەتی کوردستانی نەداتەوە بە هەرێم نەداتوە وەکو کیانێکی سەر بخۆ. ئەو کیانە بەرهەمی خوێنی دەیان ساڵی توولانی خەبات و خوێنە هی ئەو میلەتە کە ئێمەش جوزئێکین لەو میلەت. لەبەرەوە نابێ بە چاوێکی سووکی شۆ تەماشای واقع بکەین، چونکە ئێمە هەرچی ڕەخنە و گلەی و گازاندەیەکمان هەیە، هەرچی دژایەتیەکیشمان بەرامبەر بە کوردایەتیەوانانی کافرە بێ لەسەر دینەکەمان، دیسان لە ژینەکەمانە متتەفقین لەسەر ئەوەی کە ئێمە ئەمانەوێت لەم بوقعە جوغرافیەیە بە سەربەرزی و سەربەرزانە بژین و ئیدارەی ناوچەی خۆمان بیکەین. هی ئەوە نییە کە بڵین عەبادی ئەگەر موچەی داینێ جا فەرقی چیە موچەکە لە سلێمانیەوە بدرێ لە ڕاستەوە خۆ لە بەغداوە بیان لە هەولێرەوە بێ. نابێ واقعەکەش ئەوەندە ئیجبارمان کە لەسەر ئەوەی دەستبەرداری ئازادی و کەرامەت و خەبات و خوێنی میلەتەکەمان بین و ئەوەش حەقێکی خۆمانەکە بێ بیبچڕین لێ. نابێ ئەوان وا بزانن نەوتی خۆشیان نەخۆن و نەوتی ئێمەش بۆ خۆیان.